بەڕێ سەرۆکی پەرلەمان کتێبێکی عەلیوەردی هەیە وعاز سەڵاتین دروست باسی ئەو وەزعی کوردستان ئەکاتن لە سەردەمی خەلیفەکان ئەبوو بەکر لەسەر حکم بوو پارە لە خەڵکی وەرلەگرت وتی وەکو یەک دابەشەکەم بەسەر مسلمانەکان عەلاقەت پێنی ئەمە شەڕی کرد یان نەیکرد کە عومەر هات 12 ساڵ حکمی کرد وتی نەخێر ئەبێ عەدالەت بکەین پارە وەرەگرین کێ مستحقە بەوە دەدەین ئەوەی مستحق نەبێ نایدەن هەموو کەس وە کێ دڵسۆزترە وە کێ زیاتر خزمەتی وڵاتە کرا ئەبێ پارەکە بۆ ئەو بێتن سەردەمی عوسمان گەندەڵی دەستی پێ کرد هەر دەوڵەمەندی فاحیشە ئەم وشەیە هاتە ناو ئەدەبیەتی زماندا لەو سەردەمەوە وتی کاکە دەوڵەمەندەکات بڕۆن ئێوە سەرپشکن پارەکەتان خۆتان دابەش بکەن خۆتان بیدەنە خەڵک ئەوەی حەزی کرد بیداتە بەیتڵماڵ ئێمە دابەشیەکەین ئێستاش تقریبا وای لێ هاتووە ئەبێ حکومەت بۆیە حتا ئێستا باسی عەدالەتی عومەر ئەکرێت چونکە پارەکە وەکو خۆی بە عەدالەتی دابەشی کرد داوا لەو حکومەتە بەڕێزەکەین ئەو پارەی کە کو دەبێتەوە لە داهات هەموو بێتەوە دەستی حکومەت خەڵک ئێتر سوودمەند نەبێت لە داهاتی وڵاتە جەنابی حکومەت لێرەن وەزیرەکان لێرەن کاتی ئەوەتی ئێستا دەست لەسەر چکو کە دەچێت دکتۆرێک ئەڵێ ئەمە نەخۆشیەکە تێ بۆی چارەسەریەکەی بدۆزرێتەوە هەمومان نەزانین نەخۆشیەکە چییە زۆر سپاس